سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش لە شاری سلێمانی ئەمڕۆ بە بۆنەی نوێمین ساڵیادی کۆمەڵکوژی کوردانی ئێزدی لە شنگال چالاکی جیاواز بەڕێوە دەچێت هەڵبەت ئەمڕۆ 9 ساڵ یاخود ئەم مانگی ئاب 9 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆمەڵکوژیەکەی گەلانی شنگالدا و ساڵانە لەگەڵ یادکردنەوەی ئەم کۆمەڵکوژیە کۆمەڵێک چالاکی جیاواز بەڕێوە دەچێت ئەمڕۆ لێرە کۆنفرانسێک ڕێکخراوە بە ئامادەبوونی ژنانی پێکاتە جیاوازەکان و میوانان لە باشووری کوردستانیشەوە کۆمەڵێک چالاکی جیاواز بەڕێوە چێ دەمەوێت زانیاری زیاتر لە شیلان شاکر سەرپەرشتیاری کۆنفرانسەکە وەربگرم خات و شیلان سڵاو دەبێت مەکاتت باش ئامانجتان لە سازانێم کۆنفرانسە لە ساڵیادی کۆمەڵکوژیەکانی شنگال چییە و کێ بەشدارە لە کۆنفرانسەکەدا باز لە چیەکەن دەستان خۆش بێ زۆر سپاس بەخێربێن هەلبەتە ئێمە وەکو ڕێکخراوی پەیوەندیەکانی ئافرەتانی کورد هاوکاری خۆمان بە ئەرکدار ئەزانین سەبارەت بە پرسیژن لە هەر شوێنێک هەر ڕێکخراوێکیان هەر کەسێک بە چالاکی هەڵسێ هاوکار بین لەگەڵی بۆیە لە چارچەوەی ئەوەشدا لە چارچەوەی وەرکرد بەرپرسیارەتی کە دەکەوێتە سەر ڕێکخراوەکەمان ئێمە لەگەڵ تەفگەری ئازادی ژنانی ئێزیدی تاژێ لە شنگال هاوکار بووین لەگەڵیانە بۆ ئەوەی کە کۆنفرانسە ئەنجام بدەن هەلبەتە پێمان باش بوو کە ئەم کۆنفرانسە جیاوازتر لە کۆنفرانسەکانی تر بێگومان هەمومان ئەزانین لە ماوەی ئەو 9 ساڵەدا کۆنفرانس و کار و چالاکی زۆر کراون بەڵام ئێمە بە گەڕانەوە بۆ مێژوو تا ئاستەیەکیان باوەڕی بەو فکرەیە کە بەڕاستی بێگومان کۆمەڵکوژی ئێزیدیەکان دەتوانین بڵێن کۆمەڵکوژی 100 ساڵ بوو بەڵام هەمومان ئەزانین لە سەرخاکی عێراق و لە باشووری کوردستانیان بڵێن لە سەرخاکی کوردستان زۆر لە باوەڕی و پێکاتەوە و نەتەوە و زمانی جیاواز هەن کە ڕوبەڕووی کۆمەڵکوژی بوونەتەوە تا ئێستا لە مێژوودا بۆ نمونە کاکەیەکانن بۆ نمونە فەیلیەکانن بۆ نمونە سابئین و زۆری تر هەن هەتا ئێستا بەداخەوە بە پێی پێویست دەست بۆ ئەو پرسانە نەبراوە وەکو پێکاتە و نەتەوەی یانیش باوەڕی جیاواز لەبەرەوە ئەم ساڵ پێمان باش بوو کە کۆنفرانسەکە نەتەنیا لەسەر کۆمەڵکوژی و جینۆسایدی ئێزیدیەکان و ژنانی ئێزیدی بەڵکو کاکەی و فەیلیەکانیش تێدا بەشدار بن زەردەشتەکانیش تێدا بەشدار بن و بتوانن لەوێ ئەوانیش پێناسەی خۆیان بکەن پێناسەی ئەو سیاسەتوی لەناوبردن و کۆمەڵکوژیانە بکەن کە لەسەریانە بڕێوە چوە لەبەرەوە ئێمە بەسمان لەوە ئەنجام لەوەش ئەوەیە کە وەک لە دروشمەکەشمانە دیارە تێکۆشانی هاوبەشی ژنانی پێکاتە و باوەڕێ جیاوازەکان بنیاد ینی هەنگاوێکە بۆ بنیادنانی سیستەمێکی دیموکراتیک وە مەگەر تەنیا ئەوە بتوانێت کۆتایی بە کۆمەڵکوژیەکان بێنێت چونکە ژنانی ئێزیدی ئێستا بۆ نمونە دوای 9 ساڵ گەیشتونەتە ئاستێکە خۆیان بپارێزن چکە هێزی پاراستنی خۆیان هەیە سیستەمێکی خۆیان بنیاد ناوە لە ڕێکخراو بگرە لە بابەتی سیاسی بگرە لە ئابووری بگرە بەڵام دوای 9 ساڵ بەدرکردن بۆی کە ژنانی ئێزیدی تەنیا بەشی ئەوە ناکەن پێکاتی تریشەن هەمان ڕەوش و باردۆخی ژنانی ئێزیدیش نەبێ بە شێوەیەک لە شێوەکان سیاسەتی لەناوبردن و کۆمەڵکوژیان لەسەر بەڕێوەبراوە لەبەرەوە پێویستە هەموو ئەو برینانە بێنە لای یەکتر باشە و هەموو ئەو بریندارانە بەیەکەوە گفتوگۆ بکەن بەیەکەوە بگەنە ئەنجامێک بۆ ئەوەی کە جارێکی تر برینی ئاواهی دروست نەبێ ئامانجی سەرەکی ئێمە لەو کۆنفرانسەدا ئەمڕۆ ئەمەیە لەبەر ئەوەی کە هەمومان ئەزانین هەتا ئێستا کەش بە تایبەت بە چاوساغی بەکرێگیراوان و بە تایبەتیش بە خیانەتەکانی پارتی دیموکرات هەتا ئێستا ڕۆژانە ئێمە ئەبینین کە هێشتاش کچ و کوڕانی ئێزیدی دەبنە قوربانی هێرشە هەوایەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا و هێشتا سەیری کە 9 ساڵ دەرباس ئەوێ بەسەر کۆمەڵکوژی شنگال لە هەموو دنیادا هەتا ئێستا 13 وڵات دانی بە جینۆساید داناوە یعنی ئەو کۆمەڵکوژی وەکو جینۆساید ناسیوە لەسەر خودی خاکی عێراق ئەو کۆمەڵکوژیە پێکات بەڵام تا ئێستا عێراق وەکو دەوڵەتێک ئەمەی بە فەرمینە ناساندووە ئەمە بێگومان ئەمانە هەمووی پرسن کە لەو کۆنفرانسەدا گفتوگۆی لەسەرکرێەوە لەو کۆنفرانسەدا هیوادارین بگەینە ئەنجامێک کە زەخت و فشار زیاتر بێ لەو لایەنانە بەتایبەت بۆ ئازادکردنی ئەو ژنانەی کە هێشتا لە دەستی داعش و لە بازاڕەکاندان بۆ هەڵدانەوەی هەموو ئەو گۆڕانەی کە گۆڕە بە کۆمەڵانەی کە هێشتا نەکراونەتەوە بۆ گەڕانەوەی ئاوارەکان کە بە سیاسەتی تایبەت لەلایەن پارتی دیموکراتەوە ڕێگری ئەکرێ بە شێوەک لە شێوەکان بگڕنەوە زێدی خۆیان بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و بە تایبەت بۆ ئەوەی کە خاڵی هەرە گرنگ لەو کۆنفرانسەدا ئەوەیە کە ئێمە ژنان پێداگری لەسەر ئەوە بکەین خۆ بەڕێوەبەری شنگال پێویستە بناسرێ بە فەرمی ئەگەر ئێمە دەمانەوێ جارێکی تر شنگال دووبارە نەبێتەوە و جارێکی تر پێکهاتە و نەتەوە و باوەڕی جیاواز
هەمان ڕۆژی شنگال ژیان نەکەن پێویستە بە هەنگاوی یەکەم عێراق دان بە خۆبەڕێوەبەری شنگالدا بنێ بۆ ئەوەی کە پێکهاتەونەتەوەی جیاوازیش جەسارەت و هێز لە خۆبەڕێوەبەری شنگال بگرن و لە چوارچەوەی خۆبەڕێوەبەری دیموکراتدا هەر نەتەوە پێکهات و باوەڕێک بتوانن بە ئازادی لە سەر ئەم خاکە بژین. لە دوای 9 ساڵ تێپەڕبوون بەسەر ئەو کۆمەڵکوژەی کە بەسەر گەلانی شنگالدا هاتووە یاخود کوردانی ئێزیدی لە شنگالدا هاتووە، پێتان وایە دەبێت چی بکرێت؟ هەنگاوەکانی لایەنە پەیوەندیدارەکان سیاسیەکان حکوومەتی هەرێمی کوردستان چی بێت بۆی کە ئەم تاوانە وەکو خۆشتاوانتان نەکرد لە شنگال گەلانی لەسەر گەلانی تریش دووبارە نەبێت؟ بەڵێ هەنگاوی یەکەم ئەوەیە کە لە ڕووە فەرمیەکەیەوە ئەگەر باسی بکەین یەکەمین شت ئەرکی سەر حکوومەتی عێراق ئەوەیە کە دان بە کۆمەڵکوژی شنگال بنێ وەکو جینۆساید. دووەمین هەنگاو ئەوەیە کە خۆبەڕێوەبەری دیموکراتی شنگال بناسێ بە فەرمی. ئەمە شتێکە کە بۆ گەلی شنگال کە هەمومان ئەزانین پانێلی ئەوانیشمان گوێ لێگر لە بەیانیەوە شتێکە دەست لێ بەرنەدراوە بە هەموو ڕەهەندەکانیەوە پێویستە ئەوە بە فەرمی بناسێنرێەوە، پێویستە قەرەبوو لە ڕووی مادی و معنەوی بکرێتەوە بۆ قوربانیانی شنگال و شنگال ئاوادان بکرێتەوە. ئەو ئاستەنگیانەی کە دەکەونە سەر ڕێگای دروست دەکرێن بۆ گەڕانەوەی خەڵکی شنگال بۆ سەرزێدی خۆیان ئەوانە لابرن. خاڵێکی هەرە گرنگ ئەوەیە کە شەرمەزاریەکە تا ئێستا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش ئەوەیە کە هەتا ئێستا دەوڵەتی فاشیستی تورک بە کەیفی خۆی بە زۆر بەرچاوی هەموو دنیاوە بە ئاسانی ئەتوانێت فڕۆکە بنێرە شنگال بردومان بکە. لەبەر ئەوە پێویستە بە شێوەیەکی بەپەلا سنوورێک بۆ هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورک بۆ سەر تەواوی باشووری کوردستان بەتایبەت بۆ سەر شنگال دابدرێ سنوور دابدرێ و هەڵوێست نیشان بدرێ لە بەرامبەر ئەو داگیرکاریە. ئەمانە بێگومان ئەرگەلێکن کە بەڕاستی تا ئێستا نەکراوە شەرمەزاریە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش گشتی. لەبەرەوە ئێمە لە هەوڵی ئەوەدا دەبین و هیوادارین کە بتوانین بە هەمومانەوە فشارێکی زیاتر دروست بکەین بۆ ئەوەی کە ئەم مافانە وەکو مافی سەرەتایی بۆ شنگال جێبەجێ بکەین و تەسبیتی بکەین. قوربانی بەڵێ بینەرانی شارپرێ سەڵبەت لێرە لە دوای ئەوەی کە لە سێ ئابی ساڵی 2014 لەلایەن ئاڕێکخراوی تیرۆریستی داعشەوە ئەو تاوانی کە دەرحەق بە گەلانی یاخود کوردانی ئێزدی لە شنگال ئەنجامدرا لە چوارچێوەی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ جینۆساید ناساندنی ئەو تاوانی کە لە شنگال ئەنجامدرا. ئەمڕۆ لێرە ساڵانە نەک هەر ئەمڕۆ بەڵکو ساڵانە لەگەڵ نزیک بوونەوەی میادا چالاکی جۆراوجۆر و جیاواز بەڕێوە دەچێت. ئەمڕۆ یەکێک لەو چالاکیانی کە سەبارەت بە میادە بەڕێوە دەچێت کۆنفرانسێکە کاتێدا وەکو سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژەی پێکرد نوێنەری ژنانی پێکاتە جیاوازەکانەکە. ئەم کۆنفرانسە تەنها لە ژنانی پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان و باشووری کوردستان و بگرا هەر چوار پارچەی کوردستان پێکاتوە گفتوگۆ لەسەر کۆمەڵێک پرسی جیاواز یاخود پرسی تایبەت بە کۆمەڵکوژیەکانی شنگال دەکەن و ئەوان پێیان وایە دیدی ژن لە چارەسەری کێشەکاندا چیە و هەنگاوی داهاتوو چیە بۆەوەی کە بتوانن وەکو سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژەی پێکرد بە جینۆساید ناساندنی ئەو کۆمەڵکوژیە و هەروەها مافەکانی گەلانی شنگال دەستەبەر بکەن.